نیگەرانی و ناڕەزایی مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی سلێمانی بەردەوامی هەیە سەر ڕای دەستگیرکردنی یەکێک لەو مامۆستایانەی کە قوفڵی لە دەرگای زانکۆی سلێمانیدا، بەڵام مامۆستایان و فەرمانبەران دەڵێن تا جێبەجێکردنی داواکاریەکانیان بەردەوام دەبن و هیچ بربەستێک ناتوانێت بەر بە ناڕەزایەتیەکانیان بگرێت. پێش هەموو کەسێک دەسەڵات خۆی بەباشی ئەیزانێ و لەسەرەوەی کە فەرمووت دەسەڵات جوابەیەتەوە یا جواب نایەتەوە، دەسەڵات خۆی لە نێوان دامەزراوەکانی خۆیان کێشەی هەیە، خۆیان داتای جۆرا جۆر بڵاوکەنەوە. سلێمانی گلەی لە هەولێرەکە، هەولێر گلەی لە سلێمانیەکە، لە کاتێکە ئێمە هەرێمێکی بچووکین. گرفت جارێ هەر لەناو خودی دەسەڵات خۆیان هەیە خەلەلەکە لەکوێیە. یعنی تا ئەم لەحزەیە بەڕێوەبەری بانقەڵێ نازانم گرفتەکە چییە. وەزارەتی مالیە شتێکی ترەڵێ، سەرۆکایەتی حکوومەت شتێکی ترەڵێ. جارێک گرفتەکە هەر خۆی لەناو دەسەڵات یەکلایی بکرێتەوە مە شتێکی زۆر باش. مامۆستایان و فەرمانبەران دەڵێن تا ئێستا هیچ ئیرادەیەک نییە بۆ جێبەجێکردنی داواکاریەکانیان سەرڕای ئەوەی یاداشیان داوە بەلایەنە پەیوەندیدارەکان، بەڵام حکومەت بێباکە لە وەڵامدانەوەی داواکاریەکانیان و بەلایەنەوە گرنگ نییە دەرگای زانکۆکراوە بێت یاخود داخرابێت. ئێمە پێویستە کات هەموو مانگی خۆپشاندان بکەین بۆ ئەوەی کە موچە وەربگرین، ئەمانەیە کۆتایی بەوە بێکە بۆ موچەی مانگانەمان خۆپشاندان بکەین، یعنی بچێتە سەر ڕێچکەیەکی ڕاست هەموو مانگێکەوتیان لە 20یان لە 15 لە 25 موچە وەرەگرن وەری بگرین، نەک ئەوەی کە من لە مانگی سێ موچەی مانگی سێ مانگی 5 وەربگرم. ئەوە داواکاریەکانە و بۆ هەموو لایەکی ژڕوونە و ئیتر بەردەوامە بێت باوەڕەکەم هەتاوکە و کاتێک ئەو داواکاریەکانمان بەرز کردوتەوە گیانومانە بەلایانی پەیوەندیدار وەڵاممان وەرنەگرتوتەوە. من وەکو خۆم ڕەنگە ئاگام لێ نەبێ، بەڵام وەڵاممان وەرنەگرتوتەوە، چونکە وەڵاممان وەرگرتایەتەوە مامۆستا و فەرمانبەر ئەمڕۆ لێرە ئامادە نابوون. ماوەی 7 ڕۆژە مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی سلێمانی لەسەر دواکەوتنی موچە و شایستە داراییەکانیان و ڕاگررتنی پلە بەرزکردنەوە خۆپشاندان ئەنجام دەدەن. ئێستاش جگە لەو داواکاریانە بەهۆی وەڵام نەدانەوەیان داوای گەڕانەوەی شکۆش دەکەن بۆ خوێندن و مامۆستایان و زانکۆ پەیمانگاکان. ڕامیا عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.